هاوڕێیانم کاتتان باش، وڵاتی کەنەدا پێویستی بە 3 ملیۆن پەنابەرە. ئەم هەواڵە لە زۆر شوێن بڵاو بۆتەوە و خەڵکێکی زۆر پرسیاری ئەوە ئەکەن ئایا ئێمە چۆن یەکێک بین لەو 3 ملیۆن کەسە؟ ئەم پەنابەرانە چۆن وەرەگیرن؟ ئایا فۆرمێک هەیە یاخود وێبسایتێکی دیاریکراو هەیە ناوت ئەنووسیت و وەکو لۆتەرێکی وڵاتی ئەمریکا چاوەڕێیەکەی بە هەڕەمەکی ناوت بێتەوە یاننا؟ لەم ڤیدیۆ باسی ئەو بەشە ئەکەین و باسی ئەو هەواڵە ئەکەین و هەروەها لە بەشی دووەم باسی پرۆگرامی هەرێمی نیو برنزویک ئەکەین، پرۆگرامێکی تازەیە، داواکاری زۆر ئاسان. ئیقامەی کەنەدادا بۆ کەسانی کە ناویانیەتەوە، یعنی تۆ بە ئیقامەوە هەر لە کوردستان ئیقامەکە وەرەگری توی بۆ کەنەدا. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا داواکاریەکانی چین، ئایا پێویستی بە هەلی کار هەیە؟ بەڵێ پێویستی بە هەلی کار هەیە، بەڵام ئیشەکانی بۆ دیاری کردووە. ئەو خاوەنکارانە 6-7 خاوەنکارن کە لەگەڵ هەرێمی نیو برنزویک و حکوومەتی کەنەدا ڕێککەوتون کە ئیش بدۆزنەوە بۆ کارمەندی بیانی، ینی ئەمە بۆ تۆیە، هەر بۆ کارمەندی بیانیە زیاتر. بۆیە پەلەکەن و فریاکەون و لەم ڤیدیۆ بۆتان باس دەکەم کە چۆن ناوی خۆتان بنووسن و چۆن سیڤەکانتان بنێرن. لەم ڤیدیۆ لەگەڵم بن، بیرش نەچە سەبسکرایبی کەناڵەکەم بکەی بۆی ئاگادار بیم لە ڤیدیۆکانی داهاتوو، چونکە لەم چەند هەفتەیە ئەوە ڤیدیۆی زۆر باش بڵاوکەمەوە ئەو ڤیدیۆانەی کە دڵنیام ئێوە سوودی لێ ئەبینن. اینجا با دەست پێ بکەین. اینجا هاوڕێیان با بە هەواڵی یەکەم دەست پێ بکەین. کەنەدا 3 ملیۆن کەسی ئەوێت. هاوڕێیان کەنەدا لۆتەری نییە، وەکو وڵاتی ئەمریکا نییە هەڕەمەکی ناوت بێتەوە لە لۆتەری، بەڵام پرۆگرامی کۆچی داناوە. تۆ ئەبێ سوودمەند بی، یعنی ئەبێ ناوی خۆت بنووسی لە ڕێگەی ئەم پرۆگرامانەوە. ئەم پرۆگرامانە لە هەرێمێک بۆ هەرێمێکی تر ئەگۆڕێن. ئەم چەند هەرێمەی لە کەنەدا هەیە، هەریەکێ پرۆگرامی PMP تایبەت بەخۆی هەیە. ئەم پرۆگرامانە، ئەم پرۆگرامی PMP لقی بچووکی لێ ئەبێتەوە. هەندێک لەو پرۆگرامانە پێویستی بە هەلی کار نییە و هەندێکیشی پێویستی بە هەلی کارە. هەندێک لەو پرۆگرامانە داواکاریەکانی ئاسانە، هەندێکی داواکاریەکانی قورسە. لێرە ئەمڕۆ باسی چیەکەین؟ باسی پرۆگرامی هەرێمی نیو برنزویک ئەکەین کە پێی ئەڵێن نیو برنزویک کریتیکەل وەرکەر پایلۆت پرۆگرام. ئەم پرۆگرامە داوای کارمەندی بیانیەکات، خاوەن کارەکانی دیاری کردووە، ئیشەکان دیاری کراوە، ئێستا سەیریەکەین بە ئۆنلاین. کەواتە تۆ تەنها پێویست ئەوەی لەسرت پێویستە سیڤیەک ئامادە بکەیت و سیڤەکەت بنێری بۆ ئەو کارێک کە لە لیستەکە ئێستا پیشانتانێم ئایا کام کار بۆ تۆ گونجاوە. بەڵام ئەم پرۆگرامە وتم با زوو فریاکەوم و پەلەکەم ئەم پرۆگرامە پۆست بکەم بۆی خەڵک سوودی لێ ببینێ. و پرسیارەکە ئەوەی ئایا سیڤەکەت ئامادەیە؟ من ڤیدیۆم داناوە چۆن سیڤی خۆتان وەکو سیڤی کەنەدا بنووسن. ئەگەر پێویستیت بە ڤیدیۆی تازەیە یاخود ڤیدیۆیەکی تر لەسەر سیڤی دروستکردن لە کۆمنت بۆم بنووسن، ئەوە ئەتوانم ڤیدیۆیەک هەر لەم هەفتەیە بۆتان دانم لەسەر چۆنێتی ئامادەکردنی سیڤی. جا هاوڕێیان شتێکی تریش، ئەو کەسەی ناویەتەوە لەم پرۆگرامە ئیقامەی کەنەدا وەرەگرێت، ئیقامەی هەمیشەیی کەنەدا وەرەگرێت، بەڵام تکایە و پرسیارەم لێ مەکەن ئەبێ لەو شوێنە بمێنینەوە. بەڵێ ئەبێ لەو هەرێمە بمێنیتەوە تا چەند ساڵێک لەوێ ئیش بکەیت و ناتوانی کارەکەت بگۆڕی. ئەم ئیقامێ و ئەم ئیقامەکەت ئێنێ ڤیزەی بابڵی مۆڵەتی کاری شتێنێ، ئەو مۆڵەتی کارە تەنها بۆ ئەو خاوەن کارێ. ئەجا چێت تەحمل کە 2 ساڵ بخۆت لە شوێنێ ئیش بکە، خۆتۆ هەر پارەکە وەرەگری، هەر مەسروفاتی ژیانی خۆتی لێ دەرەهێنی. بۆیە بەڵێ نابێ شوێنەکەت بگۆڕی، نابێ بڕۆیتە هەرێمێکی تر، ئەبێ لە هەرێمی نیو برنزویک بمێنیتەوە و هەرێمی نیو برنزویک هاوارێتی بۆ خەڵک و بۆ کارمەندی بیانی و بۆ دەستی کار. ئێستا لەگەڵم من لەم ڤیدیۆیە من چی ئەکەم، تۆش هەنگاو بە هەنگاو لەگەڵ من دوای نەڵێ ئەمە چۆن پڕەکرێتەوە، هەنگاو بە هەنگاو من چیەکەم تۆ شوا بکە، تەنها زانیارەکانی خۆت ئەنووسی و ئەبێ حساب بانقیت هەبێ. حساب بانقی مەرجە پێم مەڵێن حساب بانقی نیە. ئێستا ئەم ڤیدیۆ بینی بڕۆ حساب بانقیەک بکەرەوە. هاوڕێیان لە هەنگاوی یەکەم سەرەتا لە گۆگڵەوە دەست پێ ئەەکەین، ئەچینە سەر وێبسایتی هەرێمی نیو برنزویک، ناوی ئەو کۆمپانیانە وەرەگرین کە هەلی کار ئێن بە کارمەندی بیانی، یعنی کە سیڤیەکانی ئێوە قبوڵەکەن. ناوی پرۆگرامەکە نیو برنزویک کریتیکەل وەرکەر پایلۆت، ئەمە ناوی پرۆگرامەکەیە.
لێرە ئێمە خوارەوە ئەمە ناوی ئەو کۆمپانیانەیە کە هەلی کار بڵاوەکەنەوە. چی یەکەم لە گۆگڵ وەبسایتێکی ترەکەمەوە Canada Career Site ئەم وەبسایتە بکەرەوە. سەرەتا هەنگاوی یەکەم کلیک لەسەر ڕێجستەر بکە بۆ ئەوەی ئەکاونتێک بۆ خۆت بکەیتەوە لە داهاتوودا. ئەم وەبسایتە هەر هەلی کارێک هەبێت لەلایەن ئەم خاوەنکارانەوە کە ئەگەر ئەم کارانەش تۆ نەگرێتەوە لە داهاتوودا هەر کارێک پۆست بکەن ئەوە تۆ بتوانی یەکەم کەسبی هەلی کارەکە ببینیت و سیڤەکەت بنێری. من لێرە ڕێجستەرەکەم، من لێرە زانیاریەکانی خۆم پڕەکەمەوە، کلیک لەسەر ڕێجستەرەکەم. دوای ئەوە ئیمێڵێکم بۆیەت، لە ئیمێڵەکە پێم ئەڵێ کە ئەکاونتەکەی خۆت ڤێریفای بکەیت. اینجا دوای ئەوە ئەچینە سەر وەبسایتەکە. ئێستا با بەیەکەوە ئەکاونتێک دروست بکەین و بچینە سەر وەبسایتی Canada Career Site. هاوڕێیان هەر کاتێ ئەم ئیمێڵت بۆ هات کلیک بکە لەسەر ئەم بەشە click here to verify your account. هەر کاتێ ئەکاونتەکەت ڤێریفای کرد یعنی کلیکت کردە سەر ئەمە ئەگەڕێتەوە سەر وەبسایتەکە، سەر لاپەڕەی سەرەکی و لەوێەوە بەدوای ئەو کۆمپانیانە ئەگەڕێ. هاوڕێیان ئەمە لاپەڕەی سەرەکی Canada Career Site بێکەم ناودەست بێکەم، ئەمە کۆپیەکەم. ئەچمە سەر بەشی Employers. لێرە سەیری هەموو ئەو هەلی کارانە ئەکەم کە ئەم کۆمپانیایە دایناوە. ئەمە ئەو ئیشانن کە ئەم کۆمپانیایە هەیەی ئێستا. ئەتوانی تۆ کلیک بکەیتە سەر هەر ئیشێک و سیڤەکەی خۆت بنێری. ئەگەر ئەزمموی کاریشت نییە تۆ سیڤەکەت هەر بنێرە، لەبەرەوەی لەوانەیە یەکێک لەو ئەزمموی کارانەی کە تۆ هەتە لەوانەیە پێویستیان پێبێ لە ئیشێکی تر. بۆ نمونە ئێستا من ئەگەر بمەوێ ئەم ئیشە سانیتیشن وۆرکەر، ئەمە یانی چی؟ یانی کارمەندی پاککەرەوە. ئەوە هیچ ئەزممونێکی کاری ناوێت، تەنها کلیکەکەیتە سەر ئیشەکە و دوای لێرەی تەخوارەوە تەقدیمەکەی سراوە ئەپلای ناو. لێرە لە دەستە ڕاست ئەمەدا بگرە ئەپلای ناو، سیڤەکەت ئەنێری یاخود لێرە. داواکاریەکانی زۆر ئاسانە، ئەڵێ تەنها سەکەندەری های سکوڵ گراجویشن سەرتیفکەیت، یعنی تەنها بەشی ئامادەیت خوێند بێت کافیە بۆ ئەم ئیشە. لەبەرەوەی ئیشی پاککردنەوەی شتێکی وای ناوێت، ئەتوانی سەیری هەموو ئەم خاڵانە بکەی، یعنی ئەو ئەرکانەی کە ئەیکەیت ڕۆژانە. لێرە شتێک هەیە، هەر ئیشێک ئەبینن هی هەر کۆمپانیایەک بێت لەو لیستەی ئاماژەی پێکراوە تەقدیمی بکەم. تەنها ئەگەر ئیشێک زۆر دڵنیابی لەوەی کە هیچ ئەزممونێکت لێ نیە و ئیشێکی قورسە بە تۆ ناکرێ ئەوانە بەجێبێ. لە ئەوانەی تر هەر ئیشێک نووسرا بێ وۆرکەر ئەوە تۆ سیڤەکەت بنێرە. من لێرە ئەنووسم ئەپلای، ببورن کلیکەکەمە سەر ئەپلای. لێرە ئەڵێ چی؟ سیڤەکەت و کەڤەر لێتەرەکەت بنێرە بۆ ئەم ئیمێڵە. ئیمێڵەکە چییە؟ cook aquaculture lnc.hr@adp.com. ئەمە ئیمێڵەکەیانە. ئەتوانی چی بکەیت؟ ئەتوانی سیڤەکەت بنێری بۆ ئەمە بە ئیمێڵ. ئەگەر کلیک بکەیتە سەر ئەمە add to my job tracker، واتە لە داهاتوو ئەگەر هەر ئیشێک ئەم کۆمپانیایە ئیشێکی دانا هەلیکارێکی بڵاو کردەوە، ئەوە من یەکەم کەس بم، یعنی ئاگادار بم بۆی زوو سیڤەکەم بنێرم، فریاکەوم. ئەوە بە ئیمێڵ بۆتێت، ئەتوانی کلیک بکەیتە سەر ئەمە. کۆمپانیای دووەم ئەم ناوە کۆپیەکەم، لێرە دای ئەنێم بزانم ئەمە چی ئیشێکی بڵاو کردوتەوە.
لێرە ئەم ئیشانە هەیە بۆ نمونە ئۆفیس ئەسیستانت ئەگەر ئیشی ئۆفیست کردووە، ئەسیستانت مەرچەنت، ئەدمینسترێتیڤ ئەسۆسییت، هەر ئیشێک ئیشی ئەدمینسترێتیڤ بێت ئەوە ئەگەر تۆزێ ئیشی ئۆفیست کرد بێ ئەتوانی یەکسەر تەقدیم بکەیت. لێرە داواکاریەکان نووسراوە چی ئەوێت. دڵنیا بن زۆر بە ئاسانی ئەگەر سیڤەکەی ئێوە یاخود پرۆفایلەکەی ئێوەیان بەدڵ بێت یان زووتر سیڤەکەی ئێوە بکرێتە دەستیان، ئەوە دڵنیا بن زۆر بە ئاسانی وەرەگیرێن. ئەپلایدا ئەگرم ئەڵێ سیڤەکەت و کەڤەر لێتەرەکەت بۆ ئەم ئیمێڵە بنێرە jobs@derving.com. ئەمە ئیمێڵەکەیانە، بۆ ئەم ئیمێڵە ئەینێری. هاوڕێیان شتێکی تریش هەیە، بۆ نمونە ئەگەر هەر یەکێک لەم کۆمپانیایانە سێرچت بۆ کرد و هیچ ئیشێکت دەست نەکەوت، ئەوە مانای ئەوەیە ئیشەکانیان تەواو پڕ بۆتەوە، بۆیە ئەبێت چاوت لەسەر ئەم وێبسایتە بێت، چکە ئەم پرۆگرامە تا 5 ساڵی تر بەردەوامێن، تا 5 ساڵی تر ئەمە بەم جۆرە خەڵک وەرەگرێ هەرێمی نیو برنزویک. بۆیە بێئەمەل مەبن ئەگەر ئیشتان نەدۆزیەوە یەکسەر، ئەوە مانای ئەوەیە کە لەوانەیە هەلی کاری نوێ لە با بڵێ ماوەیەکی تر بڵاوکەنەوە، ئەو کاتە ئەتوانی سیڤەکانت بنێری. ئێستا بۆ نمونە ئەمە هیچ ئیشێکی بڵاو نەکردوتەوە، ئەوە مانای ئەوەیە کە ئیشەکانیان لەوانەیە تەواو بوو بێ یاخۆت خەڵکی تر پێش ئێوە سیڤی نارد بێت. هاوڕێیان شتێکی تریش هەیە، ئەگەر بتانەوێت بە دوای ئیشا بگەڕێن لە هەرێمی نیو برنسویک، لەبەرەوەی ئاسانکاری زۆری کردووە، خەڵکێکی زۆر وەرەگرێ، لێرە ئەتوانن بچنە سەر ئەم وێبسایتە، ئەم لینکە بکەنەوە، ئیشی زۆری تا بڵاو بۆتەوە کە لە هەرێمی نیو برنسویکە. لێرە ئەتوانی بچیتە سەربەشی find a job، job listing. ئەمە هەموو ئەو شارانەیە کە لە هەرێمی نیو برنزویک هەیە و لێرە ئەتوانی بە دوای ئیشا بگەڕی. بۆ نمونە ئەتوانی بڵێ کلینەر، با بڵێ کارمەندی پاکەرەوە، سێرچ. ئەمە هەموو ئیشی ئەو ئیشانن کە لە هەرێمەکە هەیە. هەرچەنە تۆ ئەمە پەیوەندی بە پرۆگرامەکەەوە نییە، بۆ نمونە ئەو 6-7 کۆمپانیایانە نییە کە پۆست کراوە لە وێبسایتەکەیان، بەڵام گرنگ ئەوەیە تۆ سیڤەکەت بنێری، چونکە ئەکرێ ئەمانە ئیشت بنێ یاخود ڤیزەی کارت بنێ. لێرە بۆ نمونە ئەتوانی سەیری ئەمە بکەیت. کلیک لەسەر ئەپلای ناو بکە. لێرە هەموو زانیاریەکانت بنووسەرەوە، لێرە بنووسە لۆکیشنەکەی تۆ لەکوێیە و ئەمە دابگرە I am willing to relocate. لۆکیشنەکەی خۆت بنووسە، ئەگەر دەرەوەی کەنەداشە کێشە نییە. دوای ئەوە add resume and add cover letter، یعنی CV و cover letter. ئەمە دابگرە و submit application، یعنی هیچی تێناچێت ئەگەر تۆ بە CV بنێری. هەڵبن زۆر CV بنێرن بۆ هەرێمی نیو برنزویک لەبەرەوەی خەڵکێکی زۆری ئەوێ. لە ڤیدیۆکانی داهاتوو باسی پرۆگرامی هەرێمەکانی تریشەکەم کە بە ئاسانی هەلی کار ئێن بە کارمەندی بیانی. ئەگەر هەر پرسیارێک تێ لە کۆمنت بینوسە و هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.